سەرەتا بەناوی خۆی گەورە وەستانی خول عادەتەن بۆ یاریزان زەرەرێکی زۆری هەیە وا زۆر وەستان نەک وەستانێکی کەم بەڵام خۆشبەختانە بۆ ئێمە ئەم جاریان وەستانی خول بۆ ئێمە بە سوود گەڕایەوە لەبەرەوەی ڕاهێنەری نوێ و ڕاهێنانی زۆرمان کرد لە کاتی ئەم وەستانی خولەیە ئەتوانم بڵم ئێستا یانەی نەورۆز ئامادەیە بۆ خولی ئەستێرەکانی عێراق لەبەرەوەی پێش ئەم وەستانە بەڕاستی ئەنجامەکانمان لە ڕووی ینی لە ئاستی پێویستانە بووین ئەتوانم بڵم ئێستا هەم یاریزانەکان هەم ئیدارەی یانەکە زۆر دڵخۆشن بەو ڕاهێنانەی کە ئێستا ئەنجامێ دێن و بەو شێوازە یاریکردنی کە ئەتوانم بڵم لەم یاریە بتوانین جێبەجێ بکەین و ئینشاءڵڵا بتوانین لە سبەینەوە ئێمە دەست بە خولی ئەستێرەکانی عێراق بکەین. گۆڕانکاریانە و گۆڕانکاری زۆرانە لە تیپێکە بۆ شێوەیە خراپ نییە و بخرا بەسەرتان ناشکێت و یاخود دێوەی سایە خۆی لە هەموو دنیاەوەیە کە تۆ یاریزانێکی زۆر ئەگۆڕی لە پێکاتەکەیە طبعاً استجام دروست نابێ ینی لایەنی سلبی زیاترە تا ئیجابی ئەتوانم بڵێم هەموو یانەکانی عێراق ئەو مشکیلەیان هەیە هەموو ساڵێک زیاد لە دە یاریزانی پێکاتەکەیان ئەگۆڕن مەعەدە بتوانم بەس یانەی شورتە نەبێ ینی لە پێکاتەکەی یاریزان کەم ئەگۆڕێ ئەشبینی کە 4 ساڵە بەسەرێکەوە ئەو پاڵەوانی خولەکەیە توانم بڵێم ینی هەر یانەیەک بتوانێ ینی مستەقر بێ لەسەر یاریزان و لەسەر پێکاتەیەک ئەتوانم بڵێم ئەنجامی باشە بێ و لە ئاستی پێویستە بێ.